کاتتان باش. ئەمڕۆ دیدارێکی تایبەتمان دەبێت لەگەڵ کەسایەتیەکی هەم نووسەر و هەم سیاسی و هەم پارێزەر، ئەویش بەڕێز کاکەمال محێدینە. کاکەمال، زۆر سپاس بۆ جەنابەت، سپاس بۆ میوانداریت. هەڵبەت مێژوویەکی هێندە قوڵتان هەیە، باگراوندێکی هێندە زۆرتان هەیە، ڕەنگە بەم بەرنامەیە و چەند بەرنمەیەکی دیکەش نەتوانین وەکو پێویست بەڵێن فۆکس بکەینە سەر ئەو مێژوو سەر ئەو باگراوندە، بەڵام هەوڵەدەین یەکەم کاتی بەڕێزت زۆر نەگرین، دووهەمیش بابەتەکان ڕاگوزەر بەنێو ئەو مێژووەدا بڕۆین. باسێکی ئەو مێژووەم بۆ بکە، ئێوە چۆن هاتنە ناو دنیای سیاست و مەجای سیاستەوە؟ زۆر بەخێر بن، سپاس. بەتایبەتی بۆ ئەو کارە پیرۆزەی کە دەستان داوەتیە و زۆر من شخصیەن زۆر بە گرنگی دەزانم ئێوە و چەند کەسێنشتر و چەند دەستگاهشتر کە لەم مهنەیە ئیش بکەن، چونکە من وا تەسەوڕ ئەەکەم باسکردنی مێژووی میلەتەکەمان نارم لە پاشە کشەدایە، بەڵام کەم و کووری زۆر تێدایە، لەبەرەوە هەتاوەکوێ ئەو هیمەت و ئەو کردەوانە با زۆرتر بێ بەلای من وەکو دەستکەوتێکی بۆ خۆم یێبینم. من سنفی پێنجی ثانەوی پێنجی ابتیدایی بووم، برادێکمان لەگەر بوو، زۆر زیرەک بوو، زۆر چالاک و چاپوک بوو لە ناو ئێمە، ناوی عومەر کەریم بوو، خوا ئافریکا، کوڕێکی گەلێک باش بوو. ڕۆژی بە منی وتی کاکەمان ئێمە هەفتەی جارێک دەچینە لای مام جەلال تاالبانی، تەڵەبەیە لە بەغدا دەخوێنێ، پیاوێکی خوێندەوارە، قسەی خۆشمان بۆ دەکات، تۆ بۆ نایە؟ وتی وا بزانم چوارشەممە بوو یا پێنجشەممە بوو، وتی دەوتم دێم، چون لەو ڕۆژەوە من مام جەلالم ناسی، کە مام جەلالم ناسی بوو کاکەمال؟ ئەمە بالضبط 54 بوو. بەڵێ، نانە بدایەتی ئەو 48 بوو، سنفی پێنجی ابتیدایی بوو. لەگەر مام جەلال جاوە ئەمن تقریبان ڕەنگە 2 جار لە کۆبوونەوەکان نەچوو بوو، ئەوەل دەبێ بیجێڕمەوە. مام جەلال لە عومەروانیان پرسی بوو، توان من نەمازانی. مام جەلال دوکانێک هەبوو بەرامبەر دەریای مەکتەبمان، ئەو کاتی مەکتەب 2 دەوامی هەبوو، بەیانیان و ئێواران. ئەو ئێوارەیە من دەرچووم، مام جەلال لە دوکانی مەلا حەسەنی دانیشت بوو، هات منی گرت، وتی کاکەمەل بۆ نهاتی و 2 هەفتەیە نهاتی؟ وتی مام جەلال ئەو جارەتێ لە کۆبوونەوەکانە کە لەگەڵ مام جەلال کۆبوونەوەتانە کرد، باسی چیتانە کرد؟ مام جەلال باسی چییە کرد؟ مام جەلال لێرە شعرەکەی تێدایە، بەڵێ، ئەڵێ مام جەلال هەرزەکار بوو بە ئێمەی وت ئەی بوعارە، نابێ ملەتی کورد ژێرچەپۆچی ئیستیعمار و داگیرکرد بێ، ئیستیعمار و دەرەبەک بێ. لەوەوە خەتەکە ئیستیعماریشی دەگرتەوە، دەرەبەجیشی دەگرتەوە. دەرەبەگەکە مام جەلال باسی دەکرد و ئاغا و جوتیار و زوڵم و زراعەت و ئەولا ئیستیعمارەکەش ئینگلیز و جای ئینگلیز ئەو وەختی، ینی ناوەڕۆکی کۆبوونەوەکانتان لەسەر ئەم عنوان تێڕوانی نەبوو. ئەوە شعرەکەی تایە. ئەڵێ هەرزێکار بوو بە ئێمە وت نابێ وابێ ملەتی کورژێ چەپۆکی دەرەبەگ و ئیستیعمار بێ. ئەوە شەڕا دەکرد. جا من ئەوم لە بیر بوو، لەوە خۆم نووسیوە هەرزەکار بێ نابێ وابێ ملەتی کورژێ چەپۆکی دەرەبەگ و ئیستیعمار بێ. ئەو لای شەڕا دەکرد، ئەو لای شەڕا دەکرد. هەندێک جاریش مارکسیەتی شەڕا دەکرد، مارکسیەت و طەبیعەت و طەبەقەی عاملە و ئەولا. بەڵام ئێمە بە مەجموع ماعەدا کاک سیدیقمان لەگەر بوو، زۆر مەیلی ئەولاشی هەبوو، باسی مارکسیەت و هەموو لاکوریاتێکەمان بەدڵ بوو، کەوت بناو کوورەی حیزبایەتی و کوردایەتیەکە. لەو فترەیە ئیشی وامان دەکرد کە مەسەلەن لە چاخانەکان کە ئینتیخابات بوو، شەو دەچوین لەسەر مێزی چاخانەکان دەمان نووسی مەسعود محەممەد نائیبمانە. ئەو وەختی ئێمە لەگەر شوێیەکان وەزعمان خراپ بوو، زۆر شوێیەکان بە درێژایی فترەکە محاربەی ئێمەیان دەکرد وەکو حیزب. مەسەلەکە فکری بوو، ئەوان خەتەکی دیکە دەگرتەوە لە مۆزوعەکە.
دوای بیستت باز دەکەم شوێکەکان باوەڕیان بە قەزای قەومی نەبوو هەر مارکس واڵێ دەڵێ ئەگەر کرێکاری واقویق مەسلحەتی بۆ کوردستان نەمێنێ دەبێ کوردستان نەمێنێ ئێمە نابێ طبقەی عاملە دەیگوت طبقەی عاملە مەسلحەتی لەکوێ بێ دەبێ هەموو میلەتان خزمەتی ئەوێ بکە ئێوەش زیاتر لایەنە قەومێکە لاتانگیرن طبعا و دەریش کەوت ئەوە ڕاستە کاکەمال ئەگەر باسی یەکترناسینی بەڕێز و مامۆستا برایم ئەحمەد بۆ بکەی واللهی مەسەلەی مامۆستا برایم ئەحمەد ئەمن زۆر گلەییم هەیە لە خۆشم و لە حیزبەکەشم و لە خزم و کەسی کاک برایمیش و لە خزم و کەسی ئەحزابە نیشتمان پەروەرەکان و کەسایەتی گەورەکانی میلەتی کورد کاک برایم فەرامۆش کراوە کەس باسی کاک برایم ناکە بەستەری تۆ خۆ من هیچ خزمایەتیم لەگەر کاک برایم نییە هیچ مەسلحەتێکی زیاترم لەگەر کاک برایم نییە کاک برایم مڕەبی بوو کاک برایم مڕەبێکی سیاسی بوو باب بوو برا بوو کەس و کار بوو هەموو شت بوو دوایە کاک برایم کوردایەتی لێ دەبارێ ئەوەندە بە ئەخلاق بوو ئەوەندە دەستپاک بوو یعنی لەگەر مناڵێکە لەگەر پێشمەرگەیەکە لەگەر جوتارێکە دادەنج لەسەر ئەرز وەکو برا و کەس و کار قسەی دەکرد کاک برایم جا بۆ ئیسپاتکردنی ئەو قسانەی بەڕێزت کاکەمان ڕۆمانی ژانی گەل هەموو ئەم شتانە ئەڵێ کە جەناب بەس ئەو ڕۆمانە بخوێنیتەوە تێ ئەگەی لەم پیا کاکەزنی خوێن تۆ دەکەسم بۆ بینە خوێن بیتیۆ بە تەواوی دوایە بە نووسین جایە بەکردەوە و فعلی لەگەر دانیشتن جایە کە دەیبینی کاک برایم شت بوو کاک برایم من چۆن کاک برایم ناسی من پێم وتی کەوتبوومە ناو کوورەی حیزب و حیزبایەتی و کوردایەتی ڕۆژێک کاک عەلی ناردی بەشوێنم چوومە لای خاڕم وتی کەمال ئیشێکم هەیە ئیشێکی تایبەتی دەبێ بۆ بکە وتم بەسەر چاو ئەو وەختی باوکم نەما بوو ئیش بەدەست داکەم بوو چونکە من باوکم من زۆر نازیاندامێ من لە کتێبەکە نووسیمە هەتا دەمرم قەرزیان نادەمەوە زۆر داکم بابم براکانم خوشکەکانم بە تایبەتیش لەگەڵ دایکتا پەیوەندیەکی زۆر لێگەڕێ داخر پاش باوکم ئێمە بۆ معلومات ئێمە 3 خوشک و 7 برا بوو داکم بە تەنها هەمومانی بەخێو کرد کە بە داکم وتی چقێت یاخۆ عەلی شتی خراپ پێ نارێ وڵات چوومە لای کاک عەلی گوتی ئەم زەمبیلەم هەیە دەبێ کەرکوچێ وتێل شارزات هەیە لەوێندەری پیاوێکی لێ ناوی شەوکەتە برێ کاک شەوکەت من دەمێ برایم ئەحمەد ببینە ئەو زەمبیلم بۆ هێنا وتم ئاخر چۆن بڕۆم وتی دەچێ گەراجی پێی برێ بەردەمی فندق شارزات دامنێ پێم بۆ بە سایقەکە کوڕی باش بوونم منی بر لە بەردەمی وتێلەکە منیدانا چوومە ژوورێ مەمەڕێک بوو دوو پیاو لەو زاوێ دانیشت بوون یەکێکیان هەر تەماشایەکەن پرۆجکتۆری خست بۆ سەرم دەترسام لێ وەمزانی مراقەبە شتم دەکا چوومە پێشەوتم کاک شەوکەت چێ و کاک شەوکەت هەڵتا پیاویش قەڵک بووتی منم وڵی کاک شەوکەت ئیشم پێتە دەستی گرتم بردمی لە زاویەکە سوڕایەوە ژوورێک بداینام چوو ماسناوکی بۆ هینام وتی فەرمو ئیشەکە چییە وتم وڵی هاتوومە کاک برایم ببینم وتی دەدانیشە دەدەقەی پێ نەچوو پیاوەک هات وتی لەگەری بڕۆ منی بردە خانووی کاک برایم ئەو لەحزە من کاک برایم ئەحمەدم دی یەکەم بینینی جەنابەت بوو لە خانوویەکی بەسیط بوو وتی من ئینتیزارم دەکردی کە هاتی شوپەیەکم کرد تۆی یا تۆنی بۆیە ئەوەندە تەمەشامەکە کردی کاغزەکەم دایە و لەگەر زەمبیلەکە و زەمبیلەکە گوتی لە بن قەنفەکەی دانە زۆر هەوڵی دانی ڕۆبین من نەمامەوە بەس وەرەقەیەکی دامێ هیچی نەنووسی کتێبەکەم پێگەی هەر ئەوەندە وەرەقەکەشم لولدا بوو وەکو شتی خراپە بۆی ئەوە نەکەن چوو بۆ دامێ کاک عەلی گوتی زەمبیلەکە دایە بە سەلامەتی وتم بۆ چی تیا بوو داخل لە بنەوە شتی یا بوو تۆ خۆشە نەتزانانی نەمدەزانی باشە کاکەمال دەست خۆش بۆم قاوەیە
وازانم تۆزێکیش سار بۆ بەس با بەدەم قاوە خواردنەکەەوە بابەتێکە بوو گرنگ بوو لە ئەم بەڕاستی قسەی لەسەر بکەین. ئەو ڕێکەوتنامەیی ساڵی 1966 کە بەڕێز دەزانی ئەمە خوێندنەوەی زۆر جیاوازی بۆ کرا، یعنی بازەوە دەکرێت کە بەڕێزی شتانێکە بوون لەو کەسانەی کە ئەندام بوون لە ئەو ڕەشنووسەوە ئەو خاڵانەی لەو ڕێکەوتنامەیە. ئەو ڕێکەوتنامەیە یەکێتی بۆ ئەمەی کرد، ئەمە سوودی چی بوو بۆ یەکێتی و پاشان بۆ میلەتی کورد؟ مەسلەی اتفاقیەی برادرانی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان بە سەرۆکایەتی مامۆستا ئیبراهیم ئەحمەد لەگەڵ عەبدوڕەحمان عارف ئەوەی لێپەیا بوو کە هەندێک لە ئەحزابی سیاسی کوردی بە تایبەتی برادران جەماعەتی بارزانی ڕەحمەتی ناویان لە ئێمە نا ئیتیفاقیەی 66 جاشی 66. لە حەقیقەتە ئەم ئیتیفاقی کە ئێمە کردمان لەگەر عەبدوڕەحمان عارفە عینی کات جەماعەتی مەلا مستەفاش تەرەف بوون لە ئیتیفاقیەکە لەوەی 66 لە بیدایەتە وەزیریان هەبوو باش بەیانەکە وەزیریان دانا، بەڵام جەماعەتی بارزانی ڕەحمەتی ئیسراریانە کرد نابێ جەماعەتی مەکتەبی سیاسی لەو ئیتیفاقیە بێ. ئەگەر جەماعەتی مەکتەبی سیاسی لەو ئیتیفاقیە بێ ئێمە لەو ئیتیفاقیە دینە دەرێ. ئیتیفاقیەکە کرا لە بینی ئێمە و حکومەتی عەبدوڕەحمان عارف و مەلا مستەفا، بەڵام ئیسراری عەبدوڕەحمان عارف لەسەر ئیشتراکی ئێمە لەم ئیتیفاقیە مەلا مستەفا ڕەحمەتی وتی ئێمە لەو ئیتیفاقیە دینە دەرەوە. لە ئیتیفاقیەکە هاتنە دەرەوە محسین دزەیی و برادێکی تریان وەزیر بوون لە وەزارەت هاتنە دەرێ. ئێمە لەو ئیتیفاقیە ماینەوە لەگەر عەبدوڕەحمان عارف مجموعەیەک دەستکەوتی گەورەی کوردایەتی و کوردستانیمان بەدەستێنا لەم ئیتیفاقیە. چی بوو؟ ئەم ئیتیفاقیەمان ناو ئیتیفاقی 29 حوزەیران لەگەر عەبدوڕەحمان عارف کە ماری مەلا مستەفاش لە بیدایەتی لە ئیتیفاقیەکە ئیمزایان کردووە و لە کتێبەکە مەوجودە. بەڵام لەبەرەوەی کە ئەوان ئیسراریان کرد کە ئێمە بینە دەرێ و بە حساب ئێمە پەراوێز بخەن، عەبدوڕەحمان عارفی ئیسراری کرد بمینێنەوە، ئەوان ناویان لە ئێمە ئێمە لەگەر عەبدوڕەحمان کەوتینە گفتوگۆ و تعاون و ئیشکردن، ناویان لە ئێمە جاش. دوای ئێمە بەیانێکمان دەرکرد بۆ میلەتی کورد، وتمان میلەتی کورد دەکەین بە حەکەم، میلەتی کورد دەکەین بە حەکەم. ئەم ئیتیفاقیەی کە جەنابی بارزانی لەگەر عەبدوسەلامی کرد، عەبدوسەلامی ڕەحمەتی کە مرد، ئیتیفاقیەی بارزانی لەگەر عەبدوسەلام بخەرە تەرازوودایەک تەرازوو، ئیتیفاقیەی ئێمە لەگەر عەبدوڕەحمان عارف بخەرە تەرازوویەک، بیدەرە پیاوێکی معقول و حەکەمێکی معقول 100 فەرقی هەیە بۆ بەرژەوەندی میلەتی کورد کە ئیتیفاقیەی 29 حوزەیران لەگەر عەبدوڕەحمان عارف 100 جار بەردی بە ئیتیفاقیە عەبدوسەلام داداوە، بەڵام ئەوان بە ئارەزوی خۆیان ناوێن لە ئێمە جاش. باشە، دەستکەوتەکانی ئەم یەک دنیا دەستکەوت چی بوون؟ محافظەی کەرکووک دهۆک، جامعی سلێمانی، دراسی کوردی، زوبانی کوردی، ڕێگەدان بە دەرکردنی جێگەی خەبات، دوای تەعاونێکی مستەمر لە بینی ئێمە، دوای ئەو وەختی ئێمە کە لەگەر ئێوە خۆتان ئەو خاڵانتان نووسی بوو؟ بەڵێ لەژنە مرکزی خەڵکان نووسی. باشە، ئەوەی کە بەڕێزت باسیەکەی بۆ نمونە بە پارێزگابوونی دهۆک، دروستکردنی زانکۆی سلێمانی هەموو ئەوانە ئێوە لەو ڕەشنووسەیە لەو خاڵبەندیانەیە ئاماژەتان بە هەموو ئەمانە کردبوو و چەندێک لەوانەی کە ئێوە نووسی بووتان جێبەجێ کرا؟ هەموو جێبەجێ بوو، هەموو جێبەجێ بوو. دوای من حکوومەت لە هەموو بابەتێکە، بابەتی سەقافی، بابەتی تاریخی، بابەتی سەحا، بابەتی تعلیم، ئەوەی ئێمە بە حکوومەتمان دەگۆ بەیان جێبەجێ دەکردین. و ئەو کاتە من نوێنەری مەکتەبی سیاسی بووم لەگەر حکوومەت لە بەغدایە کە ئیشکارمان دەکرد ڕۆژانە بۆ ئەو دایر بۆ ئەو دایرە. دوای شتێکی ترتان لەبیر بێ ئێمە بە لۆری خەڵقمان تاعین نەکرد. ئێستا من خەڵق دەبینم لیوایە لە تاکزیەک ئەڵێ مامۆستا کەمال تۆ ناناسیت، ئەڵێ من نایبزاد بووم ئێستاگانە من لیوام. یەک دنیا خەڵقمان تاعین کرد لە شورتە و لە
جيش و لە دەوایری دەوڵەت و دوای ئێمە بۆ ژاینەوە ینی کورد لەو کاتەی عەبدوڕەحمان عارف بۆ ژایەوە دوایە بەعسیەکان هاتن ئینقلابیان کرد لەسەر ئەی بۆچی ئەم تۆمەتە دەدرێتە پاڵ یەکێتی دەدرێتە پاڵ خوا لێ خۆش و مام جەلال بۆچی ئەم ناوە ئاوازڕا لەسەر یەکێتی آخر مع الأسف يعني ئێمە قیاسمان نییە بۆ شت يعني خەڵق هەیە ئێستا من هەندێک جار لە مۆبایلە گوێم لێ دەبێ ئیتیهامی وا تەوجیهی خەڵق دەکەن ئینسان شەرم دەکات گوێی لێ بێ شەرم ئەکات گوێی لێ بێ یعنی خەڵق حدودی نەهێشتوتەوە لە بینی چاکە و خراپ حەق دەدەن بە خۆیان هەموو قسەیەک بکەن بەڵام مۆرە ئێمە حەزەکەی خوا و پێغەمبەر دەکەین بە شاهید ئەم ئیتیفاقیە مهمترە یا ئیتیفاقیە لەگەر عەبدوسەلام عارفە دوایە جەنابی بارزانی جەنابی کاک مەسعود جەنابی کاک ئیدریس جەنابی فلان فلان ئێوە خۆتان ئیمزاتان کرد و ئیتیفاقی کرد لەگەر ئێمە بەڵام لەسەر یەک شت هاتنە دەرێ گوتیان نابێ مەکتەبی سیاسی تەرەف بێ لەو ئیتیفاقیە بۆ ئێمە کافرین ئێمە کورد نین ئێمە پێشمەرگەمان نییە ئێمە خەباتمان نەکردووە دوایە مع العلم خەڵقی وان هێنا کرد بە وەزیر کافی نەبەوی کردیان بە باردەست و لێپرسراوی خۆیان کە زابط فرقەی کەرکووک بوو پێشمەرگانی ئەدام دەکرد یە حکوومەتی عێراقی پێشە خەڵقی وانی ناجاش و فلان و فلان و فلان و ئەوان جاژنی ئێمە جاشی دوایە دلیل ئەوەیە کە یەک برادرانی ئێمە مەکتەبی سیاسی لەژنەی مەرکەزی نەبوون بە وەزیر نەبوون بە وەکیل وەزیر نەبوون بە مدیر عام هیچ یعنی دەتوانین بڵین ئەم ڕێکەوتنە یەکێ بوو لەو سوودانی کە لەو سەردەمەیە گەورەترین ڕێککەوتن بوو لەو وەختی چونکە لە کاتێکە ئێمە ئەو ڕێککەوتنمان کرد عەبدوسەلام عارف بە زمانی دانە دەهات ناوی کورد بێنێ بەڵام مەلا مزبا بە ڕەحمەتی ئیتیفاقی لەگەر کرد گوتی چەک دانە دەچینەوە ماڵخوا و پیاوێکی موسڵمانە جا نازانم مەلا مستەفا ئەو کاتی هێزی کەم بوو ماندوو بوو نەخۆش بوو شتێکی تر هەبوو شێخ ئەحمەد بە ڕەحمەتی براگەورەی بوو زیاد لە پێویست مەلا مستەفا حورمەتی شێخ ئەحمەدی دەگەر نەی دەتوانێت لە قسەی دەرچی شێخ ئەحمەد پێویست بوو دەبی لەگەری ڕێکردنی سەبەب چ بوو من نازانم بەڵام شتێکی ڕاست نەبوو و توهمەیەکی زۆر خراپیان خستە پاڵ ئێمە و ئێمە لەسەر ڕێبازی خۆمان بەردەوام بووین هەتا وەکو نەگەیشتینە نەتیجە ئێوە گەیشتینە داوای فێدرالیت بکەین باز لەوە دەکەیت بە پارێزگابوونی دهۆک لەسەر دەستی مامۆستا برای مەحمە و خوا لێ خۆش بوو مام جەلال ئەم مێژووە بۆچی ئاواکە بکراوە کەس نایزانێت من بەلای من و چۆن ئەمە بڕیاری لێدرایە مامۆستا من نامەوێت هەموو جارە بگەڕێمەوە سەر ئەوەی کە فڵان جێت و فڵان جێت و ناشمەوێ من برینی خەڵق برینی کۆن بکولێنمەوە بەعزە جیهاتی سیاسی یەک بەعزە جیهاتی کوردیش دوو کە ئەو مێژووە ئاوا لێکراوە کە مەسەلەن بەهۆی دژمنایەتی کاک برایم دژمنایەتی کوردایەتی دەکەن یعنی مەسەلەن دەفەرمە ئەوە ئەرزوو ئەوە گەس چێ لە برای مەحمەد دڵسۆزتر بوو بە مام جەلالیشەوە من پێت دەڵێ خۆ ڕەنگە مام جەلال نزیکتر بوو بێ لە من لە هەموو لایەکەوە بەڵام ئەوە ئەرزوو ئەوە گەست ئەمن لە 6 مەرحەلەی جیا لەگەر برای مەحمەد ژیاوە لە خۆشیە لە ناخۆشیە لە سەحەت باشیە لە سەحەت خراپیە ئەم پیاوە بە تەواوی مڕەبی بوو مڕەبی وەکو دایەن کە مناڵ بەخێوەکە بە عەرەبی کاک برایم تەربیەی خەڵقیەدا کاک برایم کوردایەتی لێ دەباری کاک برایم ئەوە ڕەنگە دوایە باسیەوە بکەین جاری دووەم کە بەعسیەکان هاتنەوە سەر حکم جاری دووەم هاتنەوە سەر حکم 30 تەمووس هاتنەوە سەر حکم 13 تەمووس 13 ئاب ئێمە
چوونە لایەن پیرۆزباییان بکەین چونکە ئێمە دۆست بووین لەگەریان کاک برایم بوو کاک عومەر بوو کاک عولەما بوو من بوو چوونە ڕیاسی جەمهوری سەدام حوسێن و عەبدوڵڵا سلووم و عەماش و مەشاد دانیشت بوون ئەوان لەو بەرە لەو بەر کاک برایم پێی وتی ئەبوو دەی هاتوونە پیرۆزباییتان لێ بکەین هاتنەوە سەر حکوم ئینشاءڵڵا ئەو جارە سەرەکەون بەڵام یەکڕزاتان لێ یەکەم ئەو لاولامان پێمەکەن چیدی ئەمە جەلالیە ئەوە مەلایە ئەوە فڵانە ئەوە فڵانە حەقی میلەتی کورد بدەن ئێمە لە عێراق دەچینەتر پساپۆرتمان بدەن ئێمە حەزەکەن بیدەن بە شەیتان حەقی کورد بدەن بە هەر کەسێک ئێمە مانعمان نییە کێ واڵێ ئێستا وەڵڵاهی ئێستا یعنی ئەگە پێیان وا بوو ئەگەر خۆیان خەلەلن ئەمان لی دەرەچن بەس ئاگاتان لە میلەتەکە بێ وتی ئێمە نە وەزارەتمان دەوێت نە وەزیفەمان دەوێت نە پارەمان دەوێت پساپۆرتەمان بەدەن بۆی خەڵک قال و قیل و مەشاکل دروستەکە ئێمە دەچینە دەرۆش بەڵام حقوقی میلەتی کورد بن سەدام وتی بارەکە الله بیکم ئوستاد ئیبراهیم ئەمە لەلایەکی دیکە بەیانی ئازار کە دەرچوو کابراهیم پێشە بوو کەسێکی تاییدی کرد دە ئێستا بەیانێکی ئازار ئێمە دەریکەین یەشە دەریکە نەک بەیانی ئازار و حکمی ذاتی و ئەولا بە قورئان سوێن بخۆن بڵێن جەمهوریەتی کوردستانی گەورەتان دەدەینێ بەڵام لەگەر یەکێتی بێ مارێ شوێت و مارێ مەلا مستەفا فڵان بڵات بە ناوە خیانەتە ئێمە مشکلەمان هەبوو لە کەرکووک لەسەر مەوزوعی تورکیا و تورکیا زۆر بەتوندیەوەی دەکرد بەڵام مەوزوعی دهۆک چونکە دهۆکی سون نەبوون مشکلی دوژ نەدەکرد لە بۆ سەدام و لە بۆ حکوومەتی بەغدا بۆ ئێمە باش بوو کە قەوارەی ئەرزی کوردستان معلوم دەبێ لەبەرەوە ئێمە بە قەراری مەکتەبی سیاسی بە قەراری لژنەی مەرکەزی ئێمە لەسەر ئەو مەسائلانە ڕێک کەوتین کە لە کتێبەکەی مام جەلال و لە کتێبەکەی مەسعود بارزانیش هاتووە ئەمە دوهۆکە ئەوە جامعە ئیسلێمانی ئەمە دراسی کوردی ئەوە زبانی کوردی ئەمە جەریدەیە ئەمە ڕۆژنامەیە ئەو مەجموعە مەطالیبە باشە کاکەمال ئەم بابەتە کاک برایم دەوری ڕئیسی هەبوو بەڵێ ویستم باسی ئەوە بکەم مەسەلەی بە پارێزگابوونی دهۆک بابەتێکی هێندە کەم نییە گەلێک گەورەیە وانی بەڵێ بەس بۆچی ئەم مێژووە یعنی ئێستا وەکو پێویست گرنگی پێ نادرێت و لە کاتێکا مێژوو خۆمە شتێک نییە نە من و نەبڕێز و نە هیچ کەسەیەکە بتوانێ هەم ئەوە نییە بشێوێنرێ و نەی ئەوەیە تۆ دەوڵەمەندتر و تەشویق و خەلەلی تیا دروست مامەساوە زۆر وازحە بەڵێ تورکیا کە خۆی بە واریسی دەوڵەتی عوسمانی دەزانی بەڵێ تورکیا ئێستا واریسی میراتگیری دەوڵەتی عوسمانیە دەوڵەتی عوسمانی میراتگیری خولەفای ڕاشیدینە خولەفای ڕاشیدین میراتگیری پێغەمبەر بوو کەواتە ئەم تەسەلسولە حکوومەتی ئێستای تورکیا واریسی پێغەمبەرە وازە خۆی واداێنێ خۆی وا حساب دەکا واریسی دەوڵەتی عوسمانیە مووسڵ ویلایەتی مووسڵ عایدی دەوڵەتی عوسمانی بوو تا ئێستاش تورکیای حالی بیر ئەکاتە کە مووسڵ بە دهۆکەوە چونکە وەختی دهۆک و مووسڵ یەک محافظە بوو هەموو هی تورکیایە لەبەرەوە تورکیا پێی ناخۆشە کەس باسی دهۆک زۆری پێچوو تا مامۆستا برای مەحمە و مام جەلال ئەم هەنگاوە مێژوویەیاننا کە دهۆک بکەنە پارێزگا ئاسەنگی و ڕێگریەکان چی بوون لە بەردەم ئەم پرۆژەیە یەکێکیان زۆر ئەوە بوو کە تورکیا نەیدەویست ئەوە بکە نەیدەویست قەوارەی کوردستان بە تەحلیلی معلوم بێ کوردستان کوێن دەرە یعنی مثلا هەر وەکو ئێستا لە ناوەکە دەترسێ زیاتر جای ئەوە دەکات لە قەوارەکە برێوڵە ئەمە کوردستانە زە مثلا نێچیر ئەچێ بۆ لای لەو لای نێچیر عەلەمەی تورکی هەڵدەواسن عەلەمێکی کوردستان هەڵناواست تا ئێستاکان هەمووە کە باسی کوردستانەکەن دەرن شمالی عێراق لەبەر ئەوە تورکیا بە هەموو توانایەکی لە پێشەوە هەوڵ ئەدا ئەم زاویەی حدودیە کە بە لیوای مووسڵەوە ڕەبتە دهۆکیشی لەگەرە بەری خۆی ئەزانێت لەبەرەوە ناوێ ئەم پارچە پێی برێ کوردستان بەڵام ئەگەر ئێمە وەزە ئیحتیادی با و دوژمنایەتی تورکیای تیانە بە دوایە دوژمنایەتی تورکیای لەتەر مارە مەڵا مستەفا باسی ناکەن لەبەرەوەی لە تورکیا دەترسن لەنا پێیان خۆش وەکو مەسلحەتی شەخسی خۆیان
پێیان خۆشە دووەک محافظە بێ و بارزان ئایدی وێ بێ و هەموو باقیەکەی تریش مووسڵیش هەر لەگەروێ پێیان بەڵام لەبەر تورکیا پێیان ئەڵێ ئەمە بڤەیە نابێت هەنگاوبنی بۆ ئەمیش. زۆر سوپاس بۆ بەڕێزت کاکەمان، سوپاس بۆ بەڕێزت ماندوم کردی. بەڵێ بەڕێزان، گفتوگۆی ئەم جارەم لەگەڵ کاکەمال محەدین کۆتایی هات. سپاس بۆ ئێوەش تا ئێستا بینەرمان بوو.